ڕۆژێکی پیرۆزە، ڕۆژێکی خۆشە، ڕۆژێکە کە هەمومان هەڵەسین بە جێبەجێکردنی هەم مافی خۆمانە هەم ئەرکێکی خۆمانە بۆ ئەوەی نوێ هەڵبژێرین بیانێرین بۆ بەغا بۆ ئەوەی لە ماف و شایستەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. هیوادارم هەموو هاوڵاتیەک کە حەقی دەنگدانی هەبێ بێتە سەر سندوقەکان دەنگی خۆی بدا، نوێنەری خۆی هەڵبژێرێت تاکو و قۆناغێکی تر لە خەبات لە پێناوی خاک و نیشتیمان دەست پێ بکات. هەر وەکو پرۆسەکە بە گشتی لە بانگەشەوە بیگرە تاکو و دەنگی تایبەت ئارام بۆیە ئەمە خۆشحاڵین کە بەعام پرۆسەکە زۆر ئارام بووە، بانگەشەیەکی ئارام بووە گەر بەراوردیکەی بە بانگەشەکانی پێشووتر، شەڕە پەڕۆ کەمتر بوو، ئیزعاجکردنی هاوڵاتیان لە زۆربەی شوێنەکان کەمتر بوو، هەندێ ینی حاڵەتە بوو بەداخۆ نەخوازراوە بوون، بەڵام بەعام بانگەشەیەکی باش بوو، دەنگی تایبەتیش بە گشتی باش ڕۆیشت، بەشداریەکی زۆر هەبوو و ئیشەڵا ئەمڕۆژ لە دەنگی گشتی بەشداریەکی زۆرە بێ و نەتیجەکانیش بەدڵی هەمومان بێت. ئەمە پرۆسەیەکی دیموکراسیە، پرۆسەیە کە هەمیشە گەر ئێمە بە گەرموگوڕی پێشوازی لێ بکەین، بەشدارە بین لە بەهێزکردنی وڵاتەکەمان، بەشدارە بین لە پرۆسەیەکی سیاسی. ئەمڕۆ ڕۆژەیە کە خەڵک بتوانێت نوێنەرەکانی خۆی هەڵبژێرێ، نوێنەرەکانی خۆی بنێرێ بۆ بەغدا کە زۆر مهمە ئەمڕۆ. کە پێشتر بچوون بەشێکی زۆری کێشەکانی ئێمە لە بەغان لە بەغدادن، بۆیە پێویستە لە بەغدادەوە نوێنەرایەتێکی بەهێزمان هەبێ، بۆیە حەقە خەڵکێ لە هەر کوێیەک بێ لە هەرێمی کوردستان بە جۆش و خرۆشەوە بەشدار بێت، ئەو ئەرکێکە هەیەی ئەو مافێکە هەیەی ئەمڕۆ جێبەجێکرا. هاوپەیمانیەتێکی گشتی هەبێ یان نەبێ پرسی گرنگ و چارەنووساس هەیە کە پێویست دەکا لایەنەکان یەک بن لە سەریان، ئەو پرسانە کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوەیە پێویستی بە یەکدەنگی و یەک هەڵوێستی و یەک ڕەئی هەیە. هەر بۆ چوونێک کە پەیوەندی بە ئارامیەوە هەبێت، ئەمە بە خۆشحاڵیەوە ینی ئامادەین مناقەشەیکەین، ئامادەی گفتوگۆی لەسەرکەین. ئێمە خۆمان هەنگاوی یەکەممان ناوە بۆ ئەو یەکریزیە لە پێناوی دروستکردنی هاوپەیمانی کوردستان و ڕامان گەیاندووە کە ئەم هاوپەیمانیە لە پێناوی بەرژەوەندی هەرێمی کوردستانایە. بەڵێ پامم هەیە خەڵکێکی تێکۆشەر، خەڵکێکی بەڕێز، خەڵکی کە ناخۆشیێکی زۆریان بینیوە، تووشی نەهامەتیەکی زۆر بوونە. هیوادارم ئەمڕۆ بچەن کوردستانی بوونی ناوچە جێناکۆکەکان، ناوچە کێشە لەسەرەکان، ناوچە دابڕێنراوەکان، ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە هەر ناو نیشانێک بێ، ناوچەکانی 140 کوردستانی بوونی ئەو ناوچانە بە دەنگی خۆیان بسەلمێنن.